لێرە ماڵی یەکێک لە هونەرمەندە هەرە بە ئەزمونەکانی شاری هەولێری لێ ئەوێش مامۆستا خەلیلیابە. ڕۆژمێری عەشقی منە مەیسووتێنە ئەو نەمانە گوڵم هەمووی خرپەی دڵ و عەشقی پاک و وشەی جوانە. تۆزێک باسی ئەو تەمەنە پڕ لە ئەزمونەی خۆتم لە بۆ بکەین. وەڵڵاهی ئەوزا ئینسان هەتا دەمری نازانی یعنی بەچەند قۆناغ تێدەپەڕی. ئەتوو دەڵێ هونەر و وەرزش هەردووچان لەکنەم زۆر خۆشەویست بوون. باشە چۆن بوو قەراردا بەردەوامی بە هونەر بدەی و بەردەوامی بە وەرزش نەدەی؟ وەرزش وەکو هونەر نییە. وەرزش تا ڕادێگە تو کە ئاسن هەڵدەگری ناتەنی ئەمرت تا 6 ساڵ ئاستیەکەی 70 ساڵ. هەندێک باسکەم هاوی چوم لەسەر بەردەشتدانیشتم ئاوڕمدا دەبینە ئەوانەیەک دی دەخنچێن. جەوهەر و فەرید و سەعەدوڵڵا پەرۆشی. هونەرمەندی ڕەسەن لای تۆ کێیە؟ کە بتوانی لە ئیشێک بەشداری بکە تاموچێژێک بە ئیشەکەی بدە. کەم تەرخەمی دەرهێنەرەکان نییە کە نەیانتوانیوە ئەو متمانەیە دروست بکەن بۆ ئەوی هاوکاری بکرێن. مەسەلەکەیە دەرێ سەپلە بە یەک دەست لێ نادرێ. مسكتي حارتنا يا عيوني تتلفت حوالينا الله الله عينك على جارتنا يا عيوني ولا عينك علينا الله الله. تیرۆکی من چوارشەممە کاتژمێرنەوە.